هەندێک جار نەخۆش کاتێک زەبرێ بەر فەقەراتێکەوێت یاخۆ تووشی ئینزیلاقێکی فەقەراتە بێت یاخۆ هەندێک جار پاش نەشتەرگەری فەقەرات تووشی زەربەیەک بەر ئەو دەمارەکەوێت کە بۆ قاچیەتە خوارەوە. هەندێک جار زەربەی دەمارەکە لە خوار فەقەراتەوە لەوانێ لای ئەژنۆیەوە بێت یاخۆ لە سەر و ئەژنۆیەوە بێت. ئەمە ئەبێتە هۆی لە کارکەوتنی ئەو دەمارەی کە قاچ بۆ سەرۆ بەرزەکاتەوە. ئەگەر سەرنجی ئەم نەخۆشە بن کەیسە پیشانتانین کە دانیشتووە لەسەر کورسیەکە قاچی ڕاستی بە جوانی بەرز و نزم پێکات بەڵام ناتوانێت قاچی چەپی بەرزکاتەوە. بۆچی؟ چونکە ئەو ماسوولکانەی کە بەو دەمارە ئیشەکەن لە ئیش وەستاون بە بۆنەی نەبوونی تزووی کارەبا لە دەمارەکەیە. لە کاتی ڕۆشتنە ئەمە مشکلەکە زیاتر بێت، نەخۆش ناچارە بێت قاچی فڕێبات. جاری وایە قاچی هەڵەکەوێت لە شتێک، قاچی هەڵەکەوێت لە بەرزبوونەوە نزبوونەوەیەک، تووشی کەوتنە بێت، تووشی ناڕەحەتێکی زۆرە بێت لە ژیانی ڕۆژانەیدا. بەم نەخۆشی ئەمە ئەڵێن کەوتنی پێ یاخۆت فود دڕۆپ. ئەم نەخۆشە چارەسەرەکەی زۆر جار لە سەرەتاوە با عیلاج تەبیعی و بە وەرزش و بە خۆپارێزی و بە قاڵب و بەو شتانە دەست پێ ئەەکەین تا ماوەی 6 مانگ بۆ ساڵێک چاوەڕێکەکەین. جای وا هەیە دەمارەکە کارەبای یاوزەی بۆ ئەگەڕێتەوە. لەو کاتە نەخۆشەکە وردەوە دەهەست بە باشبوونەکات. بەڵام بەداخەوە لە هەندی حاڵەتە دەمار کە لە ئیش کەوت بە تاوەتی ناگەڕێت و سەرکارەکەی جارانی وەکو ئەم نەخۆشی ئەمریکا ئەمڕۆ هاتۆ بەلامان ئەم چارەخوازە کە ناڕەحەتی ئەکات لە کاتی ڕۆژنا بێتاقەتی ئەکات لەبەرەوە ناچار ئەبێ هەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری بۆی. ئەو نەشتەرگەری کە ئەمڕۆ بۆی جێبەجێەکەی ئینشاءالله نەشتەرگەری گواستنەوەی ژێ ماسوولکەیەکانی پشتەوەی قاچێتی کە هەندێکیانی بۆ پێشەوە بۆ ئەگوازینەوە پێڵێن تەندەن ترانسفێر. ئەوانی پشتەوە ئیشەکان کارەبایان تایە مشکلیان نییە. هەندێکیان نەقڵەکەین بۆ پێشەوە بۆی هاوکاری بکات لە بەرزکردنەوەی قاچەکە لە کاتی ڕۆژنا نەتیجەکەی لە ماوەی 3 بۆ 6 مانگە بە جوانی دەرەکەوێت. سمارت وەرچەرخانە